گوێدرێژە پیرۆزەکە دەگێڕنەوە پاشایەک لە درەنگانی شەودا پاسەوانەکانی دەنێرێت بە شوێن ڕاوێژکارێکیدا. پاشا پێی دەڵێت لەناو هەموو ڕاوێژکارەکانمدا بۆیە بەم درەنگە تۆمبان کردووە چونکە لە هەمویان زیرەکتری. پاشا پێی دەڵێت ئەزانی بە درێژایی ئەم شەو نەخەوتوم لەبەر پرسیارێک مشکی هەراسان کردوم. پرسیارەکەت هەرچی بێت هەوڵ دەدەم وەڵامی ڕاست بدەمەوە. پاشا دەڵێت کامیان باشترن بەخت یان پیرۆزی؟ ڕاوێژکارەکەش ڕاستەوخۆ دەڵێت گەورم پیرۆزی. پاشا بە پێکەنینەوە پێی دەڵێت بە بەڵگەوە پێچەوانەی بۆچوونەکەت دەسەلمێنم یان دەبێت بە بەڵگەوە بۆچوونی خۆتم بۆ بسەلمێنیت. ڕاوێژکارەکە ڕازی دەبێت. بۆ ڕۆژی دواتر هەردووکیان دەچنە بازار. پاشا دەگەڕێت تاوەکو کرێکارێکی جلوبەرگ دڕاوی هەژار دەدۆزێتەوە. فەرمان بە پاسەوانەکان دەکات ئەو کەسە بهێنن بۆ کۆشک. پێیان دەڵێت خواردنی باشی پێ بدەن، جلوبەرگی جوانی لەبەر بکەن چونکە لەم ڕۆ بەدواوە ئەو کەسە وەزیری منە. لە پاشان فەرمان دەکات بیکەنە ناو ئەنجومەنی تایبەتی خۆیەوە ڕێک وەک ڕێبازهێنانی خۆمان. ڕاوێژکارەکە سەری دەمێنێت کاتێک وا دەبینێت کرێکارەکە بووە بە وەزیر. پاشا بە ڕاوێژکار دەڵێت ئێستا دەڵێ چی؟ کامیان باشترن بەخت یان پیرۆزی؟ ڕاوێژکارەکەش بە پاشا دەڵێت هەلێکم پێ بدە تاکۆ منیش بۆچوونی خۆمت بۆ بسەلمێنم. ڕاوێژکارەکە دەڕوات بەرەو بازار. گوێدرێژێکی چڵکنی هیلاک و لەڕ دەبینێ لی نزیک دەبێتەوە و دەستی پێدێنێ. خەڵکیش بە سەرسوورمانەوە لی دەڕوانن تاکو لە چواردەوری گوێدرێژ و ڕاوێژکارەکە کۆتە بنەوە. لە پاشان بەدەنگێکی بەرز دەڵێت ئەی خەڵکینە ئەی خەڵکینە، ئایا دەزان ئەم گوێندرێژە یەکێک لە پێغەمبەرەکانی خودای لەسەر پشتی هەڵگرتووە؟ هەر دوای ئەوە وا دەڵێت خەڵکی ئەو شوێنە وەکو تەباڕۆک لە گوێدرێژەکە نزیک دەبنەوە. یەکێ خواردنی دەداتێ، یەکێ قاچی دەشوە، یەکیان مووی لێ دەکاتەوە بۆ ئەوەی شوو بکات، یەکی تریان دەست بە پشتیا دێنێ بۆ ئەوەی منداڵی ببێ. لە پاشان لە ماڵێکی پاکدا جێگەی بۆ ساز دەکەن، کەسێکیش وەکو چاودێر بۆ دادەنێن. گوێدرێژ دەکەوێت ساناز و نیعمەتەوە، هەمووان بە پیرۆزی دەزانن. کاتێک پاشا دیمانەکە دەبینێ سەرێک ڕادەوەشێنێ و ڕاوێژکارەکە دەڵێت ئێستا جیاوازی نێوان پیرۆزی و بەخت دەزانی گەورم؟ پاشا دەڵێ جیاوازیەکەم پێ بڵێ. ڕاوێژکارەکە دەڵێ گەورم تۆ جل و پۆشاکی دەسەڵاتت کردە بەری کرێکارەکە، بەڵام هەر کات بتەوێت دەتوانیت لی بسەنیتەوە، بەڵام من جلوبەرگی پیرۆزیم کردە بەری ئەو گوێدرێژە. هیچ کەسێک بە خودی تۆشەوە ناتوانێت ئەو جلوبەرگی لەبەر گوێدرێژەکە تاکەنێت. ئەی ئێمە چەند سیاسی گوێدرێژمان هێنا جلوبەرگی پیرۆزیمان کردە بەریان و ئێستاش ناتوانین جلوبەرگەکەیان پێفڕێ بدەین.